بەرنامەی هەستێرەکانی زانکۆ وەک سەکۆکی تاقیکردنەوە زانکۆکان ئاستی زانستی خۆیانی تێدا تاقی دەکەنەوە. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی کاسۆلیکی هەولێر و زانکۆی بەیان بەریەکەوتن. استراتیژی زانکۆی بەیان وابوو کە بە دوای زانکۆی کاسۆلیکی بکەوێت، واتە هەر کەتەگۆریەکیان هەڵبژاردایە زانکۆی بەیان هەمان کەتەگۆریان هەڵدەبژارد و بەختی خۆیان تێدا تاقی دەکردەوە. زانکۆی کاتۆلیکی هەولێر کاتەگۆری هەڵبژێرن جوگرافیا. زانکۆی بەیان کاتەگۆریە هەڵبژێرن وەکوان جوگرافیا. وەکو ئەوان جوگرافیا. هەر زانکۆیەک خاڵێکی لاوازی هەبوو. زانکۆی کاسۆلیکی زۆر باش لە پرسیارەکان تێنەدەگەیشت، بۆیە بایۆلۆژیکێکی خراپ وەڵامیان هەڵدەبژارد. هەروەها زانکۆی بەیان فشار و سترێسێکی زۆر وای لێکرد بوو کە زۆر جار وەڵامی هەڵبژێرن، گەرچی وەڵامە ڕاستەکەشیان دەزانی. بۆیە قۆناغی یەکەمی بەرنامەکە زۆر بەلاوازی دەستی پێکرد. هەردوو زانکۆ توانیان تەنها 40 خاڵ بۆ زانکۆکانیان بەدەست بێنن. قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی قۆناغی یەکلاکردنەوەی هەردوو زانکۆ بوو، گەرچی ئەم کارە بۆ زانکۆی بەیان زۆر ئاسان بوو، چونکە زانکۆی کاسۆلیکی لە کوی 20 پرسیار تەنها توانی یەک وەڵام بزانێت، بەڵام زانکۆی بەیان توانی بڕی 25 خاڵ بخاتە سەر خاڵەکانی و باکۆی 65 خاڵ توانی لە پردی قۆناغی یەکەمی ڕکابەریەکان بپارێتەوە ئەو بەر. زانکۆی کاسۆلیکی هەولێریش بە 45 خاڵەوە لەم بەری پردەکەوە دەستی ماڵ ئاوایی بەرز کردەوە و کێبڕکێکەی بەجێهێشت. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی شەشەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. وەک دەزانن ئەم ڕۆژ دوو زانکۆ بەشدارە، ململانێ دەکەن، پێشبڕکێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو، بەڵام تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوو. ئەویش ئەو زانکۆیە کە زۆرترین خاڵ بەدەستدێنێ، ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دێڵێ. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن پێشبڕکێ دەکەن بریتین لە زانکۆی هەڵەبجە. چرۆ محەممەد 21 ساڵم، قۆناغی چواری زانستی کۆمپیوتەرم لە زانکۆی هەڵەبجە. ئارەزوم ئەوەیە لە داهاتوو بم مامۆستا. ئەستێر سعید، تەمەنم 20 ساڵە، خوێندکارم لە قۆناغی دووەمی پەروەردەی وەردش لە زانکۆی هەڵەبجە. ئاواتمەوەی لە داهاتوودا ببم مامۆستای زانکۆ. من محمود محەممەد، تەمەنم 23 ساڵە، خوێندکاری بەشی جوگرافیام لە زانکۆی هەڵەبجە. هیوادارم لە داهاتوودا بم بە جوگرافی ناسێکی سەرکەوتوو. محەممەد حەسەن محمود، تەمەنم 20 ساڵە، خوێندکارم لە قۆناغی یەکەمی بەشی فیزیا لە زانکۆی هەڵەبجە. هیوادارم لە داهاتوودا بتوان بم بە مامۆستای زانکۆ. ئامادەکاریی باشمان کردووە، زانارێکی زۆرمان کۆ کردوێتەوە و هیوادارم سەر بکەوین لەم قۆناغەدا. بەتەکید خۆمان ئامادە کردو و وسێتێکی زۆر و زانیاری زۆرمان کۆ کردوێتەوە و بە هیوای سەرکەوت. بە شێوەیەکی باش خۆمان ئامادە کردو پێشبینیشم سەرکەوتنە لەم قۆناغەیە لە قۆناغەکانی داهاتوو ئینشاڵڵا سەرشەکەوین بۆ قۆناغی کۆتایی. خۆمان ئامادە کردووە و بۆ هیوایان بیبینەوە ئینشاڵڵا سەرەکەوین. بەپێی ئەوەی کە ئێمە یعنی پێشبینی ئەەکەین خوێندکارەکانمان لێ هاتوون، ئینشاڵڵا ئەیبینەوە. هەروەها زانکۆی چەرموو. کازیوە نەعمان، تەمەنم 20 ساڵە، قۆناغی سێ ژمێریاری زانکۆی چەرموو. ئاواتەخوازم لە داهاتووە ببم بە یەکێ لە سەرمایەدارەکانی جیهان. ناوم یونس تارقە، تەمەنم 18 ساڵە، خوێندکاری قۆناغی یەکم لە بەشی کۆمپیوتەر لە زانکۆی چەرمۆ. ئاواتەخوازم لە داهاتوودا ببم بە ڕایەنەری تۆپی بێت. ڕێناز عوسمان، تەمەنم 18 ساڵە، لە خوێندکاری زانستی تاقیگەی پزیشکیم لە قۆناغی یەک زانکۆی چەرمۆ و ئاواتەخوازم بمە باشترین مۆتیڤیشنڵ سپیکەر. هۆگر هادی، 22 ساڵم، خوێندکار لە بەشی ئینگلیزی قۆناغی دووەم زانکۆی چەرموو. ئاوەتی منێ و مەگەڕی دێ. ئێمە هەمیشە وەکو خوێندکارانی زانکۆی چەرمۆ تەواوی هەوڵی خۆمانین لە هەموو شتێکە، چونکە زانکۆکەمان پێش هەموو شتێکە بۆ ئێمە. وێ دڵنیام زۆر باشە بین ئینشاءالله. سەرەڕایەوەی کاتەکەمان کەم بوو،
بەڵام ئێمە خۆمان ئامادە کردووە لەو باوەڕیان بە پێ ئامادەکاریەکانی ئێمە ئیشەڵا سەرکەوتووە بین و ئەیبینەوە بە بڕای تاوە بەو تێکەڵی لەم ماوەیەکە لەگەڵەوە هاوڕیانە بەدەستم هێناوە بەو بڕایی کە بە زانیاری کەسی و هاوڕیانم هەیە و بە خۆشمەوە بە بڕای تاوەڵم پشت بەخوا دەتوانانی سەرکەوتن بەدەستبێنین بە باشترین شێوە بە شێوازێکی ئەکادمیانە خۆمان ئامادە کردووە ئینشاءڵڵا ئەتوانین ئاستێکی باش پێشکەشکەین ئەوەی ئێمە بینیمان لە خوێندکارەکان ئومێدی تاومان پێیان هەیە ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبین دەیبینەوە هەردوولاکان بەخێر بێن خۆتان ئامادە کردووە وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات پرسیارەکە دەکەم ئەو زانکۆی کە وەڵامەکە دەزانێت دەستبێ بە بۆتۆنەکە گەر وەڵامەکەی ڕاست بێ مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت گەر وەڵامەکە هەڵە بێ دەچێتە زانکۆی بەرامبەر و ئەو زانکۆی بەرامبەر دەتوانێت یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت ئامادەن پرسیارەکە دەڵێت کام میرنشینی کوردی ناسراوە بە میرنشینی ئازیزان کام میرنشینی کوردی زانکۆی هەڵەبجە میرنشینی ئەردەڵان میرنشینی ئەردەڵان بەداخەوە زانکۆی هەڵەبجە وەڵامی ڕاست میرنشینی بۆتان هیچ خاڵێکتان لە دەست نەیاوە تەنها ئەوەیە کە ئێستا زانکۆی چەرموو ئەتوانێ یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ فەرمونون زانست 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 ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن ئەی لە چ پلێشی گەرمیدا هەردوو پێوەری فەرەنهایت و سیلیزی هەمان ژمارە نیشان دەدەن ئەی ناقص 30 پلە بی ناقص 40 پلە سی 30 پلە دی 40 پلە سی چرکەتانەیە کاتەکە دیارە بەس سارد سالبە سالبەکەستی سالبسی دا چرکەتان ماوە زوو وەڵامێک وەڵامی کۆتایی سالبسی اختیاری ژمار اختیاری ئەی ئەی سالبسی سالبسی باشە بۆ لە ماینەسەکانە بۆ لە سالیبەکانە پیشانیەدات لە پڵەسەکان پیشانی نادا فەرەنهایت و سلیزی لەسەر یەک فەرەنهایت جیاوازەکانی فەرەنهایت زۆر زیاترە لە پلەکانی سیلیزی هەڵەنەم سفری سیلیزی یعنی لە ماینەسەکانە بەڕایەوە بەڵێ جیاوازی پلەکانیان چۆن دابەش بووە سفری سیلیزی یەکسانە بە ساڵ 1970 فەرەنهایت تر بە پێ حکومەت بە نزیکەی وای بۆچینە خاڵە نانە ئەوە نا ئەو کێلڤنەوە هەردووکیان پلەی گەرمین بۆ پێوانی گەرمی هەردووشیان بۆ پێوانی تەواوە بەڵام هەریەکەیان پەیڕەوێکیان هەیە ئەو پێڕەوە چییە؟ مەسەلەن سیلیزیەس ئێمە فارەنهایت یەکسانە بە چەند سلیزی یاسایەکە سارد 272 بوو ئەوە کلفنە ئەوە کێلڤنە کێلڤەرە Fahrenheit it's equal to Celsius plus 273 ئەوە وەکو یاسا ینی ئەڵێ یەکسانە بە زای 273 پلەی کلڤن بەڵام بۆ فارەنهایتەکە دڵنیای فەرەنهایت هەچ پلێکی سیلیزیمانە بێ یەکسانە زای 273 کاتە فەرەنهایتەکەی 1.8 سیلیزی زائیدەن 32 پلس 32 بیرتان بۆ باشە بزانین ماینەس سی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ بەداخۆ زانکۆی چەرم و وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ماینەس 40 یاخود ناقص 40 وەڵامە ڕاستەکەیە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی چەرموو زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن وەرزش ئەی و بی هەیە
بی بەڵ بی لە کام وڵات زۆرترین تۆپی فوتبۆڵ دروست دەکرێت؟ ئەی چین، بی ئەڵمانیا، سی پاکستان، دی هندستان. سی چرکەتان هەیە؟ ئەڵمانیا نییە نازانم ئەڵمانیا دەبێت شەریکەی ئەدیداس نازانم ئەسەر تۆ چێڵێ ئەڵمانیا دەبێت ئەڵمانیا زۆر سپاسەرەکانی وەزش دە چرکەتان ماوە زوو وەڵامەکەم بنێ. ئەڵمانیا بی ئەڵمانیا بی ئەڵمانیا. ئەڵمانیا بۆچی ئەڵمانیاتان هەڵبژار؟ لە بەرەوەی سپۆنسەری زۆر لە وەرزشەکان لەلایەن کۆمپانی ئەڵمانەکانەوە کرد بە تایبەتی شەریکەی نایک و ئەدیداس پێم وابێ ئەڵمانی گەری هەیە چینیش بێ بۆیە واماوت ئەی چاینا چین ئەو هەموو بازرگانیەوە زۆرە بەڵام لە هەمان کاتش ئەڵمانیا سپۆنسەرێکی باشی دڵنیا نەبوونە نێوان ئەی و بی باشە لە نێو ئەو وڵاتانە ینی پرسیارەکە ئەوەیە کامیان بەناوبانگن بە دروستکردنی فوتبۆڵ تۆپەکە بڵێن زۆرترین کە زۆرترین ئەوەیە ئەڵمانیا چین پاکستان هەندستان ئێوە وا هەڵدان بژارد کە زۆرترین سپۆنسەری ئەو مارکانە ئەو ئەڵمانیایکەوانە باشە با بزانین ئەڵمانیا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەڵەبجە بەداخەوە وەڵامەکە هەڵەیە وەڵامی ڕاست پاکستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی چەرم و چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ کاتەگۆری وەرزش. وەرزش. بەڵێ. لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەو کەسە کێ بوو کە یەکەم جار لە ساڵی 1953 بەسەر لووتکەی ئەڤەرێستدا سەرکەوت و بەو هۆیەوە ناسناوی سوارچاکی ئیمپراتۆری بەریتانیای وەرگرت؟ ئەی ستیڤ دەیڤس، بی ئەدمۆن هیلەری، سی دین پۆتەر، دی کریس شارما. سی چرکەتانێ؟ هیلاری شمولی دەستە دین پۆتەر ئەوەش ستیڤ دەیڤس و ئەدمۆن هیلاری یەکێکم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. یەکێکم بنێ وەڵام کاتان خەریکە نامێنێ. ئەدمۆن هیلاری. ئەدمۆند هیلەری. هۆگر کاتان خەری بوو نەمێنێ بۆچی ئەو ڕیسکاکەن زوو وەڵام نایەنەوە؟ چام لەسەر کاتەکە بە جوانی لێم وا ئەخرە بێت زووتر بێت لەبەر تەکنیک یعنی لە ڕاستەکەی پرسیاری یەک پۆینت مابێ یەکسەر فریا ناکەوێت. تۆ پێم بڵێ بۆچی ئەدمۆن هیلەریتان هەڵبژارد؟ دڵنیا نەبوونا؟ تا ڕادێک پرسیارێکی ئالۆز بوو بە حکمیەوەی کە ناوەکانی تر شمولی ناوی بەریتانیان ناکرد تەنها ئەو بەرچاڕوونیەمان هەبوو. تەنها ئەدمۆن هیلەریمە. ئەدمۆن هیلاری ستیڤ دەیڤس لەبینی و دوانیان مابووین ئەخیرەن ئەدمۆن هیلاری مابوو. باشە هیلەری لە ئەمریکا نییە یاوە هیلەریشی ترە؟ ئەویان کلنتنە. باشە بزانین ئەدمۆن هیلەری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی چەرم و وەڵامەکەتان ڕاستە ئەدمۆن هیلەری شاخەوانێکی خەڵکی نیوزیلندایە و بەو هۆیەوە توانیتان دەخاڵ بەدەست بێن و کۆی خاڵەکانتان دەخاڵ. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. ئەی. ئەی. بنکەی سەرەکی کۆمپانیای گوگڵ دەکەوێتە کام ویلایەتی ئەمریکاوە؟ ئەی کالیفۆرنیا،
B ڤێرجینیا C نیویۆرک D ئالاسکا چی چرکەتانەیە؟ هیچ معلوماتم لەسەری نییە. کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنەوە. ئەی کالیفۆرنیا. ئەی کالیفۆرنیا. بۆچی کالیفۆرنیاتان هەڵبژارد؟ ڕاستیان زانیاریمان نییە لەسەری. بۆ ئەلاسکا نەبێ. ئەلاسکا زۆر دوورە و زۆر ساردیشە باوەڕ ناکەم لێ بن کە دابنێن لە بەرەوەی کە کالیفۆرنیا جەوی خۆشە جێشی خۆشە و وازانم زۆر لە بڵین بابەتە تەکنۆلۆژیەکان کۆمپانیا تەکنۆلۆژیەکان لە کالیفۆرنیا ئەی نیویۆرک نیویۆرک بەشێکی تایە بەڵام ئەوە نییە ئەوەی من ئاگادار بم باشە کالیفۆرنیا بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی هەڵبجا وەڵامەکەتان ڕاستە لە شاری ماونتن ڤیو لە کالیفۆرنیاوە بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی چەرموو چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. بەڵێ. ئەیوبی هەیە هێشتا کامیان هەڵبژێرن؟ بی. بی. لاتێ عروسان لە کام شاری کوردستانە؟ ئەی کەلار بی ڕەواندز سی ئاکرێ دی زاخۆ سی چرکەتانەیە سیکە بەڕای من ئاکرێ ئەم دوانە ئیتر خۆتە ئاکرێ خۆتان باشترە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام اختیاری سی ئاکرێ سی ئاکرێ بۆچی ئاکرێتان هەڵبژار لە ڕووی زمانەوانی وەرە زیاتر شمولی منتیقی وادینانەکە لاتی عروسان تقریبا ئەی خۆزا خۆش بادی نییە دەبێنێ دوانیان مابووین چونکی زانیاری تەوامان لەسەری نەبوو لاتێ عروسان بەڵێ بۆ حکومە باشە قەدیم ڕەواندوزیش بادینان نەبووە یا کەلار کەلار نەخێر کەلار گرمیانە ڕەواندزیش کەلار گرمەی دێ ڕەواندزی شەر ئێوە لە بینی لە نێوان ئاکرێ و زاخۆ یاخود هیچ بەس شتان نەبوو تەنها ئاکرێ و زاخۆ لە بینی ئاکرێ و زاخۆیان مابووین لێچیان بەس لەبەرەوەی لاتێ عروسان بادی نییە و شێکی بادی نییە تقریبا لا جێگەوە بەرای بادی نییە ڕۆ باشە با بزانین ئاکرێ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی چەرموو بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ڕەواندوز یاخود ڕەواندز لە خەرەندەکە لە کاتی شەڕی جیهانی یەکەمە جوندیە یاخود ئەسکەرە ڕووسەکان لە خەرەندەکە و کەوتونەتە خوارەوە بۆیە ناویان ناوە لاتێ عروسان عروسان یعنی ڕووسەکان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵبجا چ کاتەگۆریەک هەڵبژێرن جوگرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی ڕووباری ئەڵوەند بەناو کام یەک لەم شارانەدا تێدەپەڕێت ئەی کۆیە بی ڕانیە سی دەربەندی خان دی خانەخین سی چرکەتانەیە دی خانەخین دی خانەقین
دڵنیان ئەبێ دوونابین هەڵوە سەدا باشە بزانین خانەقین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی چەرموو چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن مێژووی مێژوو بەڵێ ئەی و بی هەیە بی بی ڕێکخراوی یونسێف لە ساڵی چەند خەڵاتی نۆبلی ئاشتی بەدەست هێنا ئەی 1965 بی 1946 سی 1990 دی 1974 سی چرکەتانەیە ئەبێ 36 دی UNICEF. It's depend on UNICEF. I think 36 ئێوەش واڵێن خراوێکی کۆنە خۆی چێڵی تۆ لە مێژوو دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ زانکۆی چەرموو بی بی 1946 1946 دایمە کە پیتەکەتان و ئەوەی تەنیشتیشی بڵێن بی و دی لێگەچێ بۆچی 1946تان هەڵبژار ئەوەی لە خیاڵ ماوە یعنی کە پێشتر لەسەری خوێن بێتمەوە شتێکی واتەوە بیرم نازان لەگەڵ هاوڕەکانیشمە هاوڕابووین لەسەر ڕێکخراوی یونسێف چییە زانن ڕێکخراوی ئاشتی جیهانی ڕێکخراوەکە چی ڕێکخراوی ئاشتی جیهانیە ئاشتی جیهانی لە خزمەتی زیاتر مناڵانی هەژار و United Nations International Children's بۆ هاوکاری Emergency مناڵان بۆ هاوکاری مناڵە باشە بزانین 1946 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێت زانکۆی چەرموو بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە خۆی لە ساڵی 1946 دامەزرا 19 ساڵ دوای ئەوە خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرت لە بەرەوەی کە لە شەڕی گیانی دووەمە هاوکاری مناڵانی گیانی کرد نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆرێک هەڵەبژێرن تەکنەلۆژیا بەڵێ تەنها بی ماوە کەواتە بی بەڵێ کام لەم داهێنەرانەی سۆشیال میدیا نەخۆشی ڕەنگکوێری هەیە ئەی مارک زوکربێرگ بی کێڤن سیسترۆم سی دەیڤید کارپ دی ستیڤ جۆبز سی چرکەتانەیە ڕەنگکوێرە سوشال میدیا دانەمەزانەوە كيفن كي ناس ڕۆمەزان تویتەری دابڵاندەوە والله ديفيد كارب دڵنیانی بابي بی بی بس دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ کێڤن سیسترۆم بی کێڤن سیسترۆم بۆچی کێڤن سیسترۆمتان هەڵبژارد زانیاریمان لەسەری نەبوو ئەیناسن نەوەڵ بما بتعمل سنري تويتر کێڤن سیسترۆم دیڤلۆپەرێکی ئەمریکیە دیڤلۆپەرە ستیڤ جۆبسە ناسن دامەزێنەری کۆمپانیای مایکرۆسۆفت مایکرۆسۆفت ستيف وماركا ناسين بس أوداني كأنه ئەی بلگەیت ئیشی چییە بیل گیتس ستیڤ جۆبس ستیڤ جۆبز Apple. ئافو دامەزێنی کۆمپانیای ئەپڵ بیل گیتس دامەزێنی کۆمپانیای مایکرۆسۆفت كواتا
باشە بزانین کێڤن سیسترۆم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی هەڵەبجە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست مارک زوکربرگ داینەری فەیسبوک ئەو ڕنگکوێرە چەند ڕەنگێک نبینێەوە بزانام نازانم سوور و زەردەست نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی چەرموو چ کاتەگۆرێک هەڵەبجێ؟ کاتەگۆری تەندروستی. تەندروستی؟ ئەی یاخود بی؟ ئەم جارە بە ئەی بێ. ئەم جارە بە ئەی بێ. کام لەم بەکتریانە هۆکارن بۆ توشبوون بە نەخۆشی تای ماڵتا یاخود حومای ماڵتا؟ ئەی سالمۆنێلا، بی بروسێلا، سی ئیکۆلای، دی شیگێلا. سی چرکەتانێ. مامۆستا لەبن Ecology diseases. بیبی نییە چی نییە؟ بیترەکە بڕانەوە من I think I think Because it's salmonella. Salmonella. نڵێ؟ Salmonella shigella. دە چرکەتان ماوە. تای ئیکۆلای جیا ئەوەنی. وەڵامێکم بنێ. زوو وەڵامێکم بنێ. منە نەدان ئەی سالمۆنێلا. ئەی سالمۆنێلا. زانیاریتان هەبوو؟ تا ڕادێک. تا ڕادەیەک. ڕێناس بەڵێ. بۆچی سالمۆنێلاتان هەڵبژار؟ بە حکمیەوەی ئیکۆلا دیزیز ئەوە جیایە نەخۆشێکی خۆی هەیە. ئیکۆلای ئەوە شتێکی پێ بروسێلا بروسێلا لە گێلا بروسێلا لە فیلدێکی ترە ئاگام لێ ینی ئەزانم کە پەیوەندی بە نەخۆشێکی ترەوە هەیە. شیگێلاش لە بینی سەلەمۆنەلا و شیگێلا زۆر دڵنیانە بووم بە لەگەڵ هاوڕێکانمان سەلەمۆنەلامان هەڵبژارد. خۆت چیت خوێنووە؟ من لە MLS-م زانستی تاقیگی پزیشکی. تۆ بێ بیزانین چۆن؟ باشە زانیتی. بزانین حومای ماڵتا لە چیەوە تووشە بێ؟ سەلمۆنێلا. بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی چەرموو بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست بروسێلا. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆرێک هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی و بی هەیە؟ ئەی. ئەگەر نرخی ئەلف و با پێکەوە بکاتە $1.10 و نرخی ئەلف $1 زیاتر بێت لە نرخی با کەواتە نرخی با کام لەمانەیە؟ ئەی 10 سنت، بی 5 سنت، سی $1، دی 1.1 سنت. سی چرکەتانەیە؟ ئەیوبی بێکەوە 1.10 سنتە. نه نرخی ئەیدە $1 زیاتر بێت کەواتە چێ بێنێتەوە بەس نا 10 سنتە بێنێتەوە. وانیا ئەی 10 سنت. دە چرکەتان ماوە. ئەی 10 سنت. ئەی 10 سنت. باشە کاغز لەبەردەمتانە بووە لەگەڵ قەڵەما هیچ نەمبینی حساباتێکمان کرد. شتێ بکەن. حساباتێکمان کرد بزانین ڕاست دەرەچێتیان نا. پێکەوە ئەلف و با پێکەوە بکات $1.10 سنت کەواتە نرخی ئەی $1 زیاتر بێت لە نرخی با ئەوان نرخی با کەم لەمانە یەکسەرڵێن 10 سنتە. باشە با بزانین 10 سنت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ ئێوەش بۆ خۆتان حساباتێکی خۆتان بکەن بزان ڕاستە یاخود هەڵەیە.
زانکۆی هەڵەبجە بەداخەوە وەڵامەکە هەڵەیە وەڵامی ڕاست پێنج سنت نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی چەرم و چ کاتەگۆرێک هەڵبژێرن زانست تەنها بیماوە کەواتە بی بەڵێ کام لەم ترشانە توانای تواندنەوەی شوشەی هەیە ئەی هایدرۆکلۆریک بی هایدرۆفلۆریک سی هایدرۆیۆدیک دی هایدرۆبرۆمیک سی چرکەتانەیە ئەو ئێسا هەیە کام ترشە كلوريك شوشە دەتوێنێتەوە کامیان هیندرا HCl is in the stomach. تشدي لهم برسرة ما تشهد لهم برسرة أتوانى بردي ئەو لە گازەخانەدانەکە دە چرکەتان ماوە اختياري أي هيدروكلوريك هيك اخوي ئەی هایدرۆکلۆریک كلوريك لسري هم يوم زانیاریتان هەبوو تقريبا تواناكي بيزي بو توانوي مادەکە کلۆریکێکە لە گازەخانەدانەکان هيدروكلوريك هایدرۆکلۆری هەر بە پێی ڕزبەتیش لەسەرەوە دێ باشە کلۆر و فلۆر و بروم ويود یۆد و چی پێ دەڵێن بەوانە گازەخانەدانەکان هالوجينز ساڵۆژنەکان هالۆژین خاندان و کۆمەڵی حەودان گازەخانەدانەکان هيدروفلوريك electronegativity زۆرە بس هيدروكلوريك أسيد لەناو ستۆمەکە هەیە لەناو معدە ئەتوانێت زۆر شت بتوێنێتەوە شوشە ئەی باشەگەر شوشە بتوێنێتەوە مەعیدە ناتوێنێتەوە نا لەبەرەوەی خانەکانی ستۆمەکی ئێمە معدە ئێمە لە زۆر خانەی بەهێز پێکاتون یعنی لە شوشە قایمترین زۆر جاب لە زۆر شوشەکەی قایمە ئەوەی لە گێشکێ یاد. باشە هایدرۆ کلۆریک بەهێزترە یاخود هایدرۆفلۆریک هيدروكلوريك هایدرۆ کلۆری کلۆریک لەبەرەوەی کلۆر لەسەر بۆچی ئەو بەهێزترە لەبەرەوەی کلۆر لەسەرەوەی گازەخانەدانەکانە ڕیزبەندەکەی کلۆر فلۆر بڕۆمیۆد ئەستاتین گازەخانەدانەکان ڕیزبەندەکان فلۆر لەسەرەوەی نەک کلۆر فلۆر 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 کلۆر بڕۆمیۆد ئەستاتین ئەگەر لەسەرەوە بەیانی چی ینی چالاکترە نا باشە هایدرۆکلۆریک بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی چەرم و بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست هایدرۆفلۆریک فلۆر ئەکتیفترین هالۆجینە نەتاتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی یەکەمین وڵات کە لە شەڕی جیهانی دووەمدا لەلایەن هیتلەرەوە داگیر کرا کام وڵات بوو ئەی نەمسا بی هۆڵەندا سی ئیتالیا دی چیکۆسلۆڤاکیا سی چرکەدان هەیە وانیم نمسا هۆڵندا نمسا هۆڵندا یان نمسا یا هۆڵندا ئیتالیا زۆر دوورە لە ئەڵمان وڵازم درازە بەس نێتوانێت بەس بۆ سلۆڤاکیا دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ دوورە لی وەڵام نمسا بی پۆڵندا بی پۆڵەندا چرۆ بۆ ئەوە زۆرتان پێچوو دڵنیانە بووین ها کاتەکە خەریب و نەمێنێ هەرسێکیان داگیر کراوە لە جنگی جیهانی دووەمە هەرسێکیان پۆڵەندا و چیکۆسلۆڤاکیا لەلایەن هیتلەرەوە بەڵام ئەی ئیتالیا ئیتالیا خۆی حەلیفی بووە بوو بە حەلیفی بەڵێ کەمێک موقع جوگرافیەکەشی مۆسۆلینی برادری بوو هەر مۆسۆلینی برادێکی وەکو بنوا بوو کەچەڵ بوو ڕێک. بە زەو دیکتاتۆر بوو من لە سەدارە دەدا ئەی نەمسا وڵی هەمویانە گەریان هەبوو نەمسەش داگیر کراوە بەڵام ڕزبەندەکە کێشە لە ڕزبەندەکەیە
یەکەمی وڵات باشە با بزانین پۆڵەندا وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستهێنا لە سێپتەمبەری 1939 یەکەم وڵات بوو کە داگیرکرا لەلایەن هێتلەرەوە. بۆ کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی چەرموو بە وریاییەوە کاتەگۆریەک هەڵبژێرن بیرکاری. تەنها بیماوە کەواتە بی. ئەگەر تیمێکی وەرزشی دە یاری بباتەوە و 5 یاری بدۆڕێنێت ڕێژەی گشتی یاری دۆڕاوەکانی ئەم تیمە چەندە؟ ئەی 3 لەسەر 4 بی 2 لەسەر 3 سی 1 لەسەر 3 دی 4 لەسەر 3 سی شرکەتانەیە. یەک سێکە بزای بۆ تو 15 یاری لێ و 15 دەت بردەتەوە کاتە بەش یەک بەشی دۆڕاوە دوو بەشی بردەتەوە یەک لەسەر سێ بزای بۆ یەک لەسەر سێ دە شرکەتان ماوە وەڵامی سی یەک لەسەر سێ سی 1 لەسەر 3 چۆن گەیشتنە و دەرەنجامی لەسەر 3 وەڵامەکە ڕاستە 15 یاریە لەو 15 یاریە دەی براوەتەوە 5 دۆڕاوە دیاری بردێتەوە 5 دۆڕانەوە ئەگەر ئەو 5 بکەینە سێ یعنی ئەوی 15 یاری بکەینە سێ بەشەوە بەشێکی ڕاد و بەشێمێنێتەوە کاتە دوو بەشی بردێتەوە بەشێکی دۆڕاوە ئەو یەک لەسەر سێش بە واتای دۆڕاوەکە دێ. باشە یونس بزانین وەڵامەکەت ڕاستە یاخۆ هەڵ. زانکۆی چەرموو وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ ئەدەبیات. ئەی یاخود بی؟ ئەی. کام یەک لەم چیرۆکانە لە نووسینی چیرۆکنووس جەمیل سایبە؟ ئەی مەسەلەی ویژدان بی شەوێکی درێژ سی لە خەومە دی کاروانی سی شرکەتانە لە خەومە یاش مەسەلەی ویژدان یان لە خەومە یا مەسەلەی ویژدان سی لە خەومە سی لە خەومە بۆچی لە خەوماتان هەڵبژار؟ ڕای زۆری نەبوو زاناریتان نەبوو؟ خۆی لە مەکتەب خوێنومانە لە ئەدەبی کوردی جەمیل سایب ئەبێ بناسن دەیناسن؟ لە ئەدەبی کوردی بەس بزانم خوێنومانە ئیتر ئەوەی کە بیرمان هات بێتەوە ئەو بوو لەکو معلوماتی کە معلوماتمان جەمیل سایب دنیا نازانم سلێمانی خەڵکی قەرەداغ قەرەد سلێمان باشە لە خەومە بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی چەرموو چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ ئەدەبیات. تەنها بیماوە کەواتە بی. تۆفیق ئاغای کوڕی هەمزە ئاغای مەسرەفە
ناوی تەواوی کام لەم شاعرە گەورانەی کووردە؟ ئەی دڵدار، بی هێمن، سی پیرەمێرد، دی نالی. سی چرکەتانەیە؟ أحمد آغا نالیش نییە؟ پیرەمێرد دڵنیام نالی نییە. پیرەمێرد پیرەمێرد بيراميد سی پیرەمێرد سی پیرەمێرد. تۆفیق ئاغای کوڕی هەمزە ئاغای مەسرەفە. بەڵێ دڵنیا بوون؟ کەسێکی خانەدان بووە بێ ئاغا بێ ناویشی تۆفیق بووە بێ خۆی بێ منطقی ها لۆجیکە. ئاغا بووە و ناویشی تۆ خانەدانیش بە وەڵێ خانەدان بۆ باشە پیرەمێرد بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی چەرم و وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی هەڵەبجا چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەنها بیماوە کەواتە بی. نەخۆشی سیل بە پلەی یەکەم تووشی کام ئەندامی جەستەی مرۆڤ دەبێت؟ ئەی جگەر، بی گەدە، سی سیەکان، دی ڕیخۆڵە باریکە. سی چرکەتانەیە؟ زوو وەڵامێکم بنەوە. سی سیەکان. سی سیەکان. بۆچی ئەوە کاتتان ویست؟ لە نێوان دوو ساری سەخت بوو بەلاتانەوە؟ لە نێوان دوو اختیارە ڕاگۆڕینەوە لە نێوان چی و چیە؟ سیەکان و چیتر؟ جگەر و سیەکان. سیل و جگەر؟ با بۆ سی و جگەرە وەلای کە باب سی و جگەر تویەوە کە ئەزان چی عرازەکانی چییە کە نەخۆشی سیل؟ تووشی کۆکی نەبێت و خوێن خوێنێڵانەوە ئێوە حەقی چێ وسە جگەر و گەدە و ڕیخۆڵە و سیەکان وە بزانین سیەکان وەڵامیشی ڕاستە یا خۆت هەڵێ. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی چەرموو ئەو کاتەگۆریانەی کە ماون تەنها هونەر کەواتە هونەر. لەناو هونەرە ئەیوبی هەیە؟ ئەی کام یەک لە فیلمەکانی دەرهێنەری کورد بەهمەن قوبادی لە ساڵی 2000 خەڵاتی فیستیڤالی کانی وەرگرت؟ ئەی نیوە مانگ، بی کیسەڵەکانیش دەفرن، سی ساتێک بۆ مەستی ئەسپەکان، دی وەرزی کەرکەدەن. سی چرکەتانەیە؟ کیسەڵەکانیش دەتوانم بفڕنەوە بۆ واچم کامەیە نیوەمانگ مامەسەویر دڵنیانیم بەس بۆ واچم کامە کیسەڵەکان دەفڕن کیسەڵەکان زوو وەڵامێکمان بنێ. وەڵام بی کیسەڵەکان دەفڕن. کیسەڵەکانیش بی کیسەڵەکانیش دەفڕن. دڵنیان نەبوون؟ خەڵاتی وەرگرتووە دڵنیام خەڵاتی گەورەی وەرگرتووە فیلمە بەسکانێکە لە فیستیڤالە بەناوبانگانی لە ساڵەکەی دڵنیان نەبووم بەهمەنی قوبادیش دەرهێنەری گەورەی بەشە عێراق لە 2003 ئازاد کرا.
ئەو فیلمە لە دوای 2003 دروست کراوە 2004 لە نزیک ئاکرێ ساڵەکانیش دەفڕن شەکە لە فیلمە باشەکانی بەهمەنی قوبادی ئەی ساتێک بۆ مەستی ئەسپەکان بینیوتانە زانیاریم لەسەرینەوە کامیان خۆشترە بەلاتانەوە ساتێک بۆ مەستی ئەسپەکان ئەویان خۆشتر بوو ئەی بۆ ئۆتان هەڵە بژار وڵی بەخۆشینی وڵایتر بەخۆشی نیە بەکۆی دەنگ ئەومان هەڵبژار باشە بزانین کیسەڵەکانیش دەفرن وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێت زانکۆی چەرموو بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ساتێک بۆ مەستی ئەسپەکان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە کۆتا کاتەگۆری هونەر کۆتا پرسیار و کۆتا دەخاڵیشە لە هونەر بی کام فیلمی دەرهێنەر شەوکەت ئەمین کورکی لە ساڵی 2014دا لە فیستیڤاڵی نێودەوڵەتی سینەدایز لە وڵاتی مەکەدۆنیا خەڵاتی باشترین دەرهێنانی وەرگرت ئەی بیرەوەریەکانی سەربەرد بی پەڕینەوە لە غوبار سی شەفەکار درێژ دی ڕەوشن سی شەکەتانەیە وڵاتانەیە لەسەری دانیشان بکەرن دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ ئەی بیرەوەریەکانی سەربەرد ئەی بیرەوەریەکانی سەربەرد بۆچی بیرەوەریەکانی سەربەرتان هەڵبژارد زانیاریتان نیە ڕواڵتان بژاردا باشیلی بەناوکەی شەڤەکە درێژ ئەو نییە ڕەوشەن پەڕینەوە لە غوبار شەوکە دەمینە ناسن زانیارێکمالێنی بەس ناویستمان ناوان بیستوەگی ناکو ناسینەوە دەرهێنەرێکی بەناو بانگە خەڵکی شاری دۆکە پەڕینەوە لە غوبار یەکێکە لە فیلمە باشەکانی شەوکە دەمین شوێنێک بۆ یاری باشە با بزانین بیرەوەریەکانی سەربەرد وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی چەرم و زانکۆی هەڵەبجە کۆتا قۆناغ ماوە ئەویش ڕوو بە ڕووبوونەوەی تاکە کەسیە ئەتوانن زانکۆکان خاڵەکانیان بەرزکەنەوە ئێمە پێشەوەی بڕۆینەوە قۆناغە ئەمانەوێ خاڵەکانتان بە بیر بێنینەوە زانکۆی چەرم و 30 خاڵ زانکۆی هەڵەبجە 60 خاڵ قۆناغێکی تر ماوە ڕوو بە ڕووبوونەوەی تاکە کەسی لەگەڵمانە بمێننەوە کەمێکی تر دێنەوەلاتە سپاس هاوڕێنمەکان لە گروپەکە منیاوەکو و لیدەری گروپەکە هەڵبژاوە تەبان لە پرسیاری کەتەگۆری تەکنۆلۆژیادا لەو پرسیاری کە دەوێت ناوەندی سەرەکی گۆگڵ شوێن بە شێوەیەکی بە تەنها بە تەکڕەوانە بڕایم لەسەردا کە کالیفۆرنیا هەڵبژێن ئەو بوو بە شێوەیەکی ڕازۆمان هاتەوە پرسیاری دووەم تەکنۆلۆژیا بوو کە هەڵمامژار چاوەڕێمە کرد وەڵامەکەی بزانین بە حکومەوەی کە پرسیاری یەکەمی وەڵامەکەی مازانین لە تەکنۆلۆژیا بەڵام چاوەڕێم ناکرد پرسیارەکە لە با بڵێن بواری کەسایەتیەکانە بێت کەسایەتەکانی تەکنۆلۆژیا و ئایتیا بێ لەبەرەوە بەداخە وەڵامی پرسیارەمان نەزانی بەهۆی ئەوەی کە خۆم لە بەشی جوگرافیا بووم لە زانکۆی هەڵەبجە پێشتر پلانماندا نبوو کە کەتەگۆری سێم بەشی جوگرافیا هەڵبژێرین کە لەگەڵ هاوڕەکانمان بڕیارمان نەدا
من لە بەشی وەرزش دەخوێنم بەڵام ئەوەی پرسیاری وەرشەکەم نەزانی لەبەر ئەوەی من چاوەڕوانی ئەو پرسیارانە نەبووم واستمە کرد کە پرسیارەکان لە منهەجەکەی خۆمابێ کە خوێندومە بەداخەوە کە لە کەتەگۆری بریکاریدا پرسیارەمە هەڵبژار بەڵام بەداخەوە وڵامەکەیمان نەزانی هۆکاری نەزانی وڵامەکەشی ئەو بوو کە بە شێوەیەکی زۆر خێرا لەسەری ڕێکەوتی نجوامانیا و پاشەوەی کە وڵامەکەمان تەسلیم کرد بۆمان دەکەوت کە 10 نییە بەڵکو 5 سنت کەتەگۆری بیکاریمان هەڵبژارد بەڵام بەداخەوە کەمێک خێرا بڕیارمانان لەبەرەوە وەڵامەکەی هەڵە بوو وەڵامە دروستەکەمان ئەزانی بەڵام داوی کە وەڵامە هەڵەکەمانایەوە ئەنج زانیمان کە هەڵە بوو سەبار بە پرسیاری ئەدەبیات کەمێک لی دڵنیا بووم دوای ئەوەی کەوتێشمان کرد لەگەڵ هاوڕەکانمە اختیارێکمان هەڵبژارد و ڕاز دەرچوو پرسیاری بیرکاریەکەش ئەو وەڵامەکەی من ئەمزانی بەڵام زیاتر متمانم بە هاوڕەکانم هەبوو لەبەرەی ئەوان لە بەشەکانی فیزیا و جوگرافیا بوون ئەوان زیاتر عیلمیتر بوون لە من ئیتر بۆیە زۆر پێداگیریم نەکرد لەسەر وەڵامەکەی من بۆ پێی کە خۆم لە بەشی فیزیا بووم متمانە بخۆم بوو کە لە بیرکاریە بتوانم دەرەنجامێکی باشمە بێت بۆیە ئەو بوو کە کەتەگۆری بیرکاریمان هەڵبژارد و پرسیارەمان بۆ هاتەوە بەڵام بەداخەوە بۆی ئەوەی کە بە شێوەیەکی خێرا بڕیارمان لەسەریا بە تەواوەتی بیرمان لێ نەکردەوە ئەو بوو ئەنجامەکەی بە هەڵاتەوە بۆمان بۆ پرسیاری تەندروستیەکە وەڵامەکەی لە نێوان سیەکان و جوێرەکانە تیاما بووین کە کامیان بۆ ئەبێ یەکەم جار وا هەستم ئەکرد کە جوێرەکە بێت بەڵام دوای ئەوە لەگەڵ هاوڕێکانمە بەیەکەوە قسەمان کرد و ڕێکەوتین کە لەسەر سیەکە بێت و دڵنیا بووینەوە کە وەڵامەکە سیەکان بۆیە یەکەم جار پرسیاری زانستمان هەڵبژارد لەبەرەوەی ئامادەکاریەکانی ئێمە بەگشتی لە بەشی فیزیا و کیمیا و بایۆلۆژی بوو چاوەڕێمان ئەکرد پرسیارەکانی زانست چاوەڕێ ئەوە بووین کە لەو بابەتانەیە پرسیار بێتەوە کە بینیمان کەتەگۆری لەو بابەتەیتیانە بۆیە زانستمان هەڵبژارد و بۆیە پێداگریم لەو وەڵامش کرد سەرتا زۆر دڵنیا بووم لە بینی دوو اختیارا بوو سالب 40 و سالب 30 بوو لەبەروی کاتەکەکەم بۆ حساباتێکمان کرد بەڵام لە کۆتاییە ڕاست دەرنەچوو بۆ وەڵامدانی بەشێکی زۆر لە پرسیارەکان کە لای من و جا بدرایەوە بە پێی کۆدەنگی بوو لە نێوان من و هاوڕەکانمە کە لەسەر بابەتەکە کۆک بووین خاڵێکمان هەڵبژارد داوای اختیارێکم لەوانە کرد بە پێی دیاریکردنی کاتی دیاریکرا و جوامانە دەرەوە ڕاستیە زۆر ئامادەکاریم کردبوو و ناوی زۆر لە بەکتریا و ڤایرۆسەکانیشم لەبەر کردبوو بەڵام بە هیچ جۆرە تەسەورم ناکرد کە پرسیارێکی بۆ شێوازە ئاسان بێتەوانێ کە من ئەو پرسیارم زۆر بە ئاسان دانابوو و بە جۆرێک لام بردبوو لەو کاتەگۆرانەی کە من ئەبێت سعیتیا بکەم وی هۆکارەکە ئەو بوو اینجا بەگشتیش ئێمە وتوێژ لەگەڵ هاوڕەکانمان ناکەین و بڕیاری کۆتایی ئەدرێت بە کاپتنەکەمان لیدەرەکەمان کە لەوێ وەڵامەکایەت بە کۆی جەنگ ئەومانە و لەگەڵەوە تۆزێ کانسلیشنمان کرد لە ناو پرسیارەکانە وەڵامی ئەخیر ئەوە بوو لە کاتی پرسیارەکانە پرسیارێکمان بۆەوە سەبارەت بە توخمەکان بوو کلۆر و ئایدرۆکلۆریک و ئایدرۆفلۆریک وانە بوو من پرسیارەکە مەزانی بەڵام کەمێک درەنگ تێگەشتم و زانیم ئەو کاتە هاوڕەکانم جوابی پرسیارەکەیان دابوویەوە بەڵام نەمتوانی ڕێوان بگۆڕم لەبەرەوەی کە ئێمە وەڵامی پرسیارەکە دەینەوە بە ڕای زۆرینەیە ئیتر ئەوان جوابیان دایەوە و بەڵام وەڵامەکەمان هەڵە بوو بۆیە لە کەتەگۆری زانستمان دووبارە کردوانێت چونکە ئامادەکاریەکان وەکوتم لەو بابەتەیە باشتر بووین و کاتێک کە اختیارەکانمان بۆ هات ئێمە تەسەورمانە کرد ترشی کلۆریت زۆرتر هێزی توانەوەی زیاترە لە فلۆریت بۆیە وا تەسەورمانە کرد ڕیزبەندیەکەمان ئەزانی بەڵام تەسەورمانە کرد ترشی کلۆریت بەهێزتر بێت لە ترشی فلۆریک دەربارەی هەڵبژاردننی کاتەگۆری مێژوو پرسیاری و دەربارەی ساڵی بەخشینی خەڵاتی نۆبڵ بە ڕێکخراوی یونیسێف وا بووی چونکە ساڵ 1940 چونکی زانیاری تەواو لەسەری نەبوو و بۆش کە لەگەڵ هاوڕەکانمە لەسەری دانیشتین کۆبووینەوە ئەوانش لەسەر ئەو ڕایە بوون کەسمان بۆ نەچونکە ساڵ 1965 بێ بۆیە بۆ حکومە ساڵ 1946مان هەڵبژار لەناو پرۆگرامەکەدا پرسیارێکمان بۆ هاتەوە کە سەبارەت بە بیرکاری بوو ئەیوت ئەگەر تیمێک 15 یاری بکە لەو 15 یاریە 10 یاری براوە و 5 یاری دۆڕا بێ من توانێمە وەڵامە ڕاست بڵێم چۆن لەبەرەوەی ئەگەر 15 یاری کردبێ و 15 یاریە بەش بەشەکەین ئەبێت بە سێ بەشەوە ئەگەر بەشێکی دۆڕا بێکەواتە دوو بەشی براوەیە ئەوش لە وەڵامەکان ئایوت چەند بەشی دۆڕاوە کەواتە یەک بەشی دۆڕاوە بێ بە یەک بەسەر سێ توانیم دەخاڵ بۆ گروپەکەم کۆکەمەوە لە ڕێوە پرسیار یەکێ لەو پرسیارانی کە من لی دڵنیا بووم بەڵام کاتێک کۆدەنگیمان کرد لەگەڵ هاوڕێکانمە ئەوەی ئەوان دەنگی ئەوان زیاتر بوو ئەو
پرسیارە بوو کە باسی بەرهەمێکی بەهمەنی قوبادیەکرد کە لە ساڵی 2000 خەڵاتی کانی وەرگرت ئەوان کۆدەنگەکان لەسەرەوە بوو کە کیسەڵەکانە فڕن بەڵام من لە بەرەوەی بەرهەمەکەیم بینی بوو ئاشمزانی ساتێ بۆ مەستی ئەسپەکانە بەڵام لە بەرەوەی ئەوان بە کۆدەنگی ئەویان ویست ئەگەر ئەوە نەبووە ئەمانتوانی دەخاڵی تر بەدەست بێنین و جیاوازەکەمان کەمتر بێت دەربارەی هەڵبژاردننی کەتەگۆری ئەدەبیات ئەو پرسیارێکە تایبەت و بە ناوی تەواوی شاعری گەورەی کورد پیرەمێردی شاعیر نەگەر خۆم بەشێک لە هاوڕەکانیشم هەڵەنە دوانیان کۆک بوون لەسەرەوەی کە وەڵامەکەی پیرەمێردە. بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو هاتین وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر زانکۆیەک دوو قوتابی دێتە لای من بۆ هەردوو قوتابیەک 5 پرسیار هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکان بە بیر ئێوەی خۆشەویست بێنمەوە زانکۆی چەرموو 30 خاڵ زانکۆی هەڵەبجا 60 خاڵ لە زانکۆی چەرموو قوتابی دێتە لای من لە زانکۆی هەڵەبجەش بە هەمان شێوە 5 پرسیارتان لێ دەکرێت هەر پرسیاری 5 خاڵی لەسرە بەڵام دەستان نزیکەنەوە لە بۆتۆنەکان کە پرسیارەکەم بە تەواوەتی خوێندنەوە اینجا خێرا دەست بدەن بە بۆتۆنە ئەگەر وەڵامەکەتان ڕاست بێ 5 خاڵ بەدەزێن وەڵامەکە هەڵە بێ دەچینە تیمی بەرامبەر ئەوانیش دە چرکیان بۆ هەیە بۆی بۆ وەڵامدانەوە ئەگەر پرسیارەکەم تاوا نەکرد بوو دەستان نابە بۆتۆنە ئەو پرسیارەکە تاوا ناکەم ئەبێ وەڵام بنەوە ڕستێکە خۆتان وەریەگرن لەبەرەوە چاوەڕێکن تا پرسیارەکە دەخوێنمەوە بە تەواوەتی اینجا دەست بێن بە بۆتۆنە هەردوو زانکۆی چەرموو و زانکۆی هەڵەبجە ئامادەن لە زانکۆی چەرموو هۆگر هۆگر بەخێر بێت لە زانکۆی هەڵەبجە محەممەد محەممەد تۆش بەخێر بیت 5 پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەر و پرسیاری یەکەم دەڵێت بچووکترین ژمارەی خۆبەخش چ ژمارەیەکە زانکۆی هەڵەبجە بچووکترین ژمارەی خۆبەخش بچووکترین ژمارە خۆبەخش یەک هۆگر 17 بچووکترین ژمارەی خۆبەخش ژمارە 2 نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەست بێنن دووەم پرسیارەکە دەڵێت ئەرکی سەرەکی مایتۆکۆندریا لە ناو خانەکانی لەشدا چییە؟ زانکۆی هەڵەبجە ئەرکی سەرەکی پرسیارەکە دووبارە بکەیتەوە ئەرکی سەرەکی مایتۆکۆندریا لە ناو خانەکانی لەشدا چییە؟ بەرهەمهێنانی وزەیە بەرهەمهێنانی وزە بۆ خانەکە تەپان زۆر ڕاستە محەممەد توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت سێم پرسیارەکە دەڵێت کام وڵات تووشی زۆرترین ڕێژەی بوومە لەرزە دەبێت لە جیان زانکۆی چەرموو یابان زۆر ڕاستە هۆگر توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیار و پرسیارەکە دەڵێت تەبەقەیەکی دەنگیە لە نێوان ژنان و مناڵاندا وەکو یەکە زانکۆی هەڵەبجە طبقەیەکی دەنگیە سی دو فاصلە سی ئەوە نۆتەیە هۆگر وەڵامێکم بیتێ باش دەنگەژێ هەڵەیە سۆپرانۆ باس ئالتۆ باس تینۆر ئالتۆ سۆپرانۆ لە نێوان ژنان و مناڵاندا هاو بەشە
ئەگەر وەڵام ژێنەوە بە دەنگێکی بەرز وەڵام بنۆکو ئەوە سۆپرانۆهێن تۆزێ ئەوە هۆگرڵێ بی تاقەتان نییە قسەکان مەحەمە تۆش تۆزێ دەنگتان دلێرانە بێ چێ و پەڕی هەڵا بێ وانە ئەم جارە هەوڵە دەین باش پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو تابلۆیانەی کە بۆ ئاگادارکردنەوەی شۆفێران دادەنرێت لەسەر ئەو ڕێگەیانەی کە لە ژێر چاکردنەوەدان لە چ ڕەنگێک پێگات زانکۆی چەرمۆ سوروسپی سوور و سپی سوروسپی سوور و سپی هەڵێ زەرد و سپی زەرد و سپی هەڵەیە وەڵامی ڕاست پرتەقاڵی و ڕەش زۆر زۆر سوپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی چەرم و ڕێناس ڕێناس بەخێربی سپاس زانکۆی هەڵەبجە چرۆ چرۆ تۆش بەخێربی بە هەمان شێوە 5 پرسیار بۆیەوە هەت پرسیارەی 5 قاڵی لەسەرە پرسیارەکەم دەڵێت تاکە پیتی بزوێن لە ریزی ناوەندی پیتەکان لەسەر کیبۆردی کۆمپیوتەر کامەیە تاکە پیتی بزوێن زانکۆی هەڵەبجە زوێنی درێژ زوێنی درێژ یعنی چییە بە ینی زوێن درێژ ناسام تاکە پیتی زوێنی درێژ بە ئینگلیزی چی کامەیانە هە لەسەر کیبۆردی تۆ بە کوردی وتیانی ئێ پیتی بزوێنە بزوێنی درێژ چی مەسەن ئی بزوێنە بیرم نییە لەسەر بیرم نییە. ئینگلیزەکەی نازانم بەدەستەکەم زوێن درێژ سنتەرە بزوێنی درێژ نازانم بەرامبەر بە چ پیتەکە بەعنی بە ئینگلیزەکەی هەڵەیە ڕێناس یو ها پیتی یو 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 یوش هەڵەیە ئەی بیتی ئەی دووەم پرسیار پرسیارەکە دەڵێت کام کیشوەر لە پلەی دووەم دێت لە بوونی هێزی ئاو بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا کام کیشوەر لە پلەی دووەم دێت لە بوونی هێزی ئاو بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا زانکۆی هەڵەبجە ئەوروپا ئەوروپا ڕێنا سزانی ئاسیا 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 وەڵامێکی ڕاستە ڕێناستوانیت 5 قاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێهەم پرسیار و پرسیارەکە دەڵێت یەکەم بیرکاری زان و یەکەم کەس کە داهێنانی لە بواری بیرکاریدا کرد کێ بوو یەکەم بیرکاری زان و یەکەم کەس کە داهێنانی لە بواری بیرکاریدا کرد کێ بوو ئەو کەسە کاتەکەتان تەواو بوو پیساگۆرس پیساگۆرس وانە ڕێناس چی لێکردی پرسیاری چوارەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت نۆتەی پێنجەم لە میوزیکدا کام نۆتەیە زانکۆی چەرموو سۆ 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 دۆ ڕێ می فا سۆڵ ڕێناستوانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت ڤاتیکان بە بچووکترین وڵاتی جیهانی ناسراوە دەکاتە کام کیشوەر زانکۆی هەڵەبجە ئەوروپا 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 زۆر ڕاستە چرۆ تۆشتوانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆت زۆر سوپاسانەکەی بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی چەرم و کازیوە کازیوە بەخێر بیت زانکۆی هەڵەبجە ئەستێرە ئەستێرە و کازیوە دوتان بەخێر بێن و بامان شێوە 5 پرسیار بۆ ئێوە پرسیار یەکەم دەڵێت ڕۆژی جیهانی مافی منداڵان دەکەوێتە
زانکۆی چەرموو 1.6 1.6 ڕۆژی مناڵان ڕۆژی جیهانی مافی مناڵان مافی مناڵان ڕۆژی جیهانی مافی مناڵان دەکەوێتە چوو بەروارێکەوە ئەستێرە نازانی تۆ ئەستێرەش نازانێت ئەستێریش نەیزانی وەڵامی ڕاست 20 نۆڤەمبەر یاخود 2011 دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام هەڵبژاردە لە هەموو مۆندیالەکاندا بەشدار بووە زانکۆی هەڵەبجە بەرازیل زۆر ڕاستە ئەستێرە توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت و پرسیاری سێم پرسیارەکە دەڵێت جامی دۆڕان تایبەتە بە کام وەرزش زانکۆی هەڵەبجە دۆڕان تایکواندۆ هەڵێ کازی وازانیت دۆڕان تایبەتە بە یاری جامی دۆڕان تایبەتە بە یاری بەیسبۆڵ هەڵەیە کەستان نەتوانتوانی ئەو 5 خاڵە بەدەستبێن وەڵامی ڕاست فوتبۆڵ چوارم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام زانا لە ساڵی 1921 خەڵاتی نۆبلی لە بواری فیزیا وەرگرت زانکۆی هەڵەبجە ناوی زاناکە کام زانا لە ساڵی 1921 خەڵاتی نۆبلی لە بواری فیزیا وەرگرت دەیک زوو وەڵامەکەمان بەرێ کاتی تاوا بوو کازیوە تۆ زانی ئەنیشتاین ئالبەرت ئەنیشتاین کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت دانەری پەرتووکی گەنس بۆ ڕیکۆردە گیانەکان کێیە دانەرەکەی پەرتووکی گەنس بۆ ڕیکۆردە گیانەکان کێیە یاخود ناوی چییە وەڵامی ڕاست هاک بیڤەر نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەستبێن زۆر سوپاسی واکەین چنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی چەرموو یونس زانکۆی هەڵەبجە هێمن یونس هێمن هەرووکتان بەخێر بێن پێنج پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەر و پرسیاری یەکەم دەڵێت یەکەی پێوانەکردنی هێز چییە؟ زانکۆی چەرموو نیوتن دەستخۆش یونس توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت PTA لە ناتۆدا ئاماژە بە چ وشەیەک دەکات زانکۆی هەڵەبجە PTA ئەنتەر سەزانی ئایرپۆت چی؟ ئایرپۆت ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە ئەتلانتیک سێمین پرسیار و پرسیارەکە دەڵێت پێنجەمین توخم لە خشتەی خولی توخمەکاندا کامەیە پێنجەمین توخم لە خشتەی خولی توخمەکاندا کامەیە زانکۆی چەرموو بۆرۆن
بۆڕۆن توانیت 5 خاڵ بەدەست بێنیت کۆتا پرسیار و کۆتا 5 خاڵ پرسیارەکە دەڵێ گەورەترین ژماری خۆبەخشی سێخانەیی یاخود سێ ژمارەیی چ ژمارەیەکە زانکۆی هەڵەبجە گەورەترین ژمارەی خۆبەخشی سێ ژمارەیی 27 چەند 27 27 سەزانی 225 225 ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە 997 کۆتا پرسیار و کۆتا 5 خاڵ بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو مادەیە چییە کە بەرزترین پلەی توانەوەی هەیە ئەو مادەیە چییە کە بەرزترین پلەی توانەوەی هەیە ناوی مادەکە زانکۆی هەڵەبجە کرۆن چی؟ کرۆن کرۆن هەڵێ هایدرۆجین هایدرۆجین هەڵەیە وەڵامە ڕاستەکە کاربۆن 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 دەستان خۆش زۆر زۆر سپاستان ئەەکەین نێتوان بچنەوە شوێنەکانی خۆتان خۆشەویستان پێشبڕکێەکەی نێوان زانکۆی چەرموو و زانکۆی هەڵەبجە کۆتایی هات پێشەوە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە زانکۆی چەرموو 60 خاڵ زانکۆی هەڵەبجە 75 خاڵ بە جیاوازی 15 خاڵ زانکۆی هەڵەبجە دەچێتە قۆناغێکی تازەوە بەڵام زانکۆی چەرموو بەداخەوە بەجێمان دەیڵێ هیواخوازم لە ژیانی ڕۆژانەتانە سەرکەوتوو بن لە زانکۆکەتانە سەرکەوتوو بن ساڵی داهاتووەتوان بێنەوە زۆر زۆر سپاسی بەشداریکردنتان دەکەم و پیرۆزبایی لە زانکۆی هەڵەبجە دەکەم هیوادارم سەرکەوتوو بن لە قۆناغی داهاتوو بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تری ئەستێرەکانی زانکۆ بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ و کاتێکی خۆش طبعا هەستێکی خۆشمایە کە براوەی ئەم قۆناغە بووین لەبەرەوەی شایانی بووین ویوادارم ئینشاڵڵا بە قۆناغەکانی داهاتوو لە پلانمانەیەکەوە زۆرتر خوێنینەوە و زانیاری کۆکەینەوە بۆ هیوای کە لە قۆناغەکانی داهاتووش سەرکەوتن بەدەستبێنین زۆر خۆشحاڵم کە توانیمان لە بەرنامە ئەستێرەکانی زانکۆ بەشداری بکەین و زۆر سپاسی هاوڕەکان مەکەم کە توانیمان لەم قۆناغەدا سەرکەوتوو بین و ئیشەڵا لە قۆناغەکانی داهاتووشدا هەر سەرکەوتووە بین و دەڕۆینە قۆناغی کۆتایی هەستێکی زۆر خۆشمەیە کە توانیم لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەشداری بکەم و توانیمان ئەم قۆناغە بە سەرکەوتی تێپەڕێنین هیوادارم بۆ قۆناغەکانی داهاتووش بەردەوامی لەم سەرکەوتانە و ئیشەڵا لە فاینەڵ دەبین هەستێکی زۆر خۆشمە کە توانیم بەشداری لە بەرنامە ئەستێرەکانی زانکۆ بکەم و خەونێکمەوە کە بتوان لەم بەرنامەیە بەشدار بم و لە کۆتایی توانێت بگەم بە خەونەکەی خۆم بە مافی خۆمانی ئەزانین ئەو خاڵانێکە بەدەستمان هێناوە و من چاوەڕێی زیاتریشم ئەکرد هیوای سەرکەوتن بۆ زانکۆی بەرامبەر ئەخوازین و هەروەها ئێمە هەوڵە دین بۆ قۆناغی داهاتوومان پلانێکی تۆکمەترمان هەبێت هەستێکی زۆر خۆشمە بوو کە بەشدار بووین لەم بەرنمەیە ڕاستە ئێمە سەرکەوتو نەبووین بەڵام ئێمە هەر ئەستێرەکانی زانکۆی چەرمووین و بوو کە تیمێکیش بیبات و تیمێک بدۆڕێ بۆیە پیرۆزبایی لە زانکۆی هەڵەبجاکەم کە بردیانەوە هیوادارم لە قۆناغەکانی تریشا سەرکەوتوو بن ئەوەی کە زۆر خۆشحاڵی کردم وەکو نوێنەری زانکۆی چەرموو لێرە بووم متمانەی سەرۆکاتی زانکۆ و چەند مامۆستایەکی بەڕێزم بەدەست هێنابوو لێرە بووم و دواییش کە بۆ دیاریکردنی لیدەرێک هاوڕەکان متمانەیان پێبەخشیم واستێکی زۆر ناخۆشش بوو دۆڕانەکە بۆ من بەتایبەت لەبەرەوەی متمانیوانم بەدەست هێنابوو هەستێکی ناخۆش بەڵام هیوا بۆ مرۆڤ پێویستە و دڵنیام زانکۆی چەرموو ئایندی ڕۆشنە ساڵ بە ساڵ ڕانکینی لە نێوان زانکۆکانی هەرێمە بەرزەبێتەوە و ئەواتە خوازمەوە هاوڕانی ساڵێکی تر لێرە ئامادابن ئەنجامی باشتر بەدەستێن ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی چەرموو هەرگیز ئومێدمان ناڕوخێ هەمیشە باشتر و باشتر هەوڵ ئەین ئەوش بزانین کە من پیرۆزبایی لە زانکۆی هەڵەبجاکەم کە بردیانەوە بەڵام پاڕاستێکە بڵین زۆربەی بۆی چانسەوە بوو دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی ئەم لە ڕێم پرۆگرامەوە توانیم زانیارێکی زۆر باش بەدەست بێنم و دەستخۆشی لە زانکۆی هەڵەبجەشەکەم پیرۆزیان بێ شاڵ هەر سەرکەوتووە بن دەست هێمن لای خۆش بن ئەگەر سیستەمی بەرنامەکە ڕێگە پێدراو بێ من بە دڵنیایەوە هەمان ئەم خوێنکارانە بۆ ساڵی ئایندا بەشداری پێەکەین لەبەرەوەی قەنەعەتێکی تەواوم هەیە لە ئاستێکی زۆر باشا بوون
بەڵام بەشێک لە هۆکارەکە کە ئێمە سەر نەکەوتین بۆ قۆناغی داهاتوو چانس بوو.